والله ڕۆژانە سەدان کەس داهات یعنی ئەو ئێستا کە مەسەلەن ڕۆژێک نەمایە سەدان کەس دێ لە بۆ ئەوەی کە داوای دەکا بەدەستی بکە یعنی ئێستاش کە مەسەلەن حکومەت مەمنوعی کردیا بەس ڕاستی وەک ئەوەی کە هەر شتێک مەمنوع کرێ بووە باشترە یعنی لەوەی کەس زەرەر و زیانی پێ نەگا بازرگان لە دەرێ بینی و لێرانەش مەمنوع کرێ ئەمە ڕاستی ئەمە خۆ شتەکە وەک زەرەر ئەمە زەرەرمان لێ نەکرێت چکە بە هەدیە دەرایتە خەڵکی بەس کە خەڵکێک هەیە دەیفرۆشی و دەیکڕی و دەیفرۆشی وا باشترە یعنی پێشەوەی داخلی کوردستان بی شتەکە کە مەمنوعە داخل نەبی. باش ئەگەر باسی تایبەتمەندیەکەی بکەین ئەمە چەند ڕەنگی هەبوو و ڕەنگە تایبەتەکەی کامیان بوو؟ وەڵاهی چەند ڕەنگەی لێیە ڕەنگە ڕەشەکەی لە هەمووی باوتر بوو خەڵک هەیە کە دەرێ مەسەلەن ئەگەر ڕەنگە ڕەشەکە بی ئەمن ئامادەمە $100 بدەم ڕەنگە ڕەشەکەم دەستکەوی وەک ڕەنگ بەڵەیە. باش دوای بڕیاری لیژنەکانی قای مقامیەت بۆ قەدەغەکردنی سەردانی ئێوەیان کردووە ئێوە ئێستا پابەندن و هەڵتان گرتوتەوە نایفرۆشن؟ بەڵێ ئەوڕۆ وەک لێژنە حکومەت هاتینە سەردانیان کردینە کە شتەکە مەمنوع کرایە لێژنەی فتووە حرامی کردیە و مەمنوع کرایە فرۆشتنی تێدا بکرێت